چاپلین کێیە؟ چەند جار هاوسەرگیری کردو و چەند منداڵی هەیە؟ تەرمەکەی بۆچی دزراوە؟ لە ڕێگەی زمانی جەستە و نواندنە بێدەنگەکەیەوە سەرنجی هەمووانی تا ئێستش بەلای کارە هونەرەکانیدا ڕاکێشا و توانیوێتی کاریگەری لەسەر بینەرەکانی بەجێ بهێڵێت. ئەو کارکتەرەی ناوی تەواوی چارلز سپێنسەر چاپلینە لە 16 چواری 1889 لە شاری لەندەن لادایک بوو و ئەکتەری کۆمیدی ئینگلیزی و سینەماکار و ئاوازدانەر و بەرهەمهێن و سیناریۆ نووس بووە. چارلی لە سەردەمی فیلمی بێدەنگدا ناوبانگێکی زۆری بەدەستهێناوە. لە تەمەنی 9 ساڵیەوە دەستی بە کاری نواندن لە سەرشانۆ کردووە و لە ساڵی 1913 دەستی کردووە بە نووسینی فیلم و لە ساڵی 1980 دەستی کردووە بە بەرهەمهێنانی یەکەم فیلمی خۆی بە ناوی ژیانی سەگێک کە هەموو فیلمەکانی لەلایەن کۆمپانیای ڕۆی ئێکسپۆرت SAS پاڵپشتی کراوە. چارلی لە ماوەی کارکردنیدا 18 فیلمی بەرهەم هێنا و 8 کتێبی نووسیوە کە کتێبەکانی زیاتر لەبارەی ژیانی خۆیەتی. چاپلین خاوەنی 4 خەڵاتی ئۆسکارە بۆ باشترین ئەکتەر لە ساڵی 1940 و باشترین فیلم لە ساڵی 1973 بۆ فیلمی لامیلایت و باشترین سیناریۆی ڕەسەن لە ساڵەکانی 1940 و 1948. هونەرمەند چارلی لە تەمەنی ژیانی هاوسەرەتیدا 4 جار هاوسەرگیری کردووە کە یەکەم هاوسەرگیری لە ساڵی 1980 و کۆتا هاوسەرگیریشی لە ساڵی 1943 بوو خاوەنی 11 منداڵە. لیتا گرێی ئەو خاتونە جوان و سەرنجڕاکێشە بوو کە لەگەڵ چارلی چاپلین لە تەمەنی 12 ساڵی دەستی بە نواندن کردووە و لە تەمەنی 15 ساڵی لەلایەن چاپلینەوە دووگیان بوو و لە تەمەنی 16 ساڵی هاوسەرگیری لەگەڵ کردووە و 2 ساڵ دواتر جیابوونەتەوە لە 3 فیلمی چاپلینیش بشداری کردووە. ئۆنا کۆتا هاوسەری چاپلینە کە لە تەمەنی 18 ساڵی ژیانی هاوسەرەتی پێکێناوە لە کاتێکدا چاپلین تەمەنی 54 ساڵ بوو و پێکەوە 8 منداڵیان هەبووە. چارلی چاپلین لە ساڵی 1970 لە تەمەنی 86 ساڵی لە ڕۆژی کریسمسدا کۆچی دوایی کردووە و دوای 2 مانگ تەرمەکەی لە گۆڕستانی سویسرا دزرا. دوای 5 هەفتە لە لێکۆڵینەوە پۆلیس 2 میکانیکی ئۆتۆمبیلی دەستگیر کرد کە تەرمی چاپلینیان لە کێڵگەیەکی گەنمەشامیدا ناشت بوو. دواتر سزای 4 ساڵ و نیو بە سەرێکێک لە تۆمەتبارەکان کە داڕێژەری پلانەکە بوو سەپێنرا و سزای 18 مانگیش بە سەر تۆمەتبارەکەی تردا سەپێنرا. ئایا تا ئێستاش سەرسامی فیلمەکانی چارلی چاپلینیت؟